بەدەنجی 89 پەرلەمانتار دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کاراکرایەوە. بە گوێرەی ڕێکارە یاسایەکانیش بێت لە ماوەی کەمتر لە 15 ڕۆژی تر سەرۆکی هەرێمی کوردستان لە پەرلەمان هەڵدەبژێردرێت. سەرۆکی لیژنەی یاسایی پەرلەمان ڕێکارەکانی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم دەخاتە ڕوو. مدە سێ ڕۆژەدا سەرۆکەتیە پەرلەمانی دەرگای خوپاڵاوتن هێڤەکەت پشتی وا سێ ڕۆژە مدە دو ڕۆژەدا سەرۆکەتیە پەرلەمانی دێناوێ وان مرەشەحە ئیعلان کرد ئەوێت شروطێت یاسایە ژمارەیەکە 2005 تێدا و مەجموعەکە شروطانە. کاراکردنەوەی سەرۆکایەتی هەرێم لە ماوەی ڕابردوو چەند جارێک بەهۆی ڕێکنەکەوتنی لایەنەکان دواخرا بوو. ئێستا فراکسیۆنی یەکێتی دەڵێت بەشێکی زۆر لە داخوازیەکانی یەکێتی لە یاساکە جێی بۆ کراوەتەوە. ئێمە داوای ئەومان دەکرد وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەبێت لە یاساکەدا مادەیەک هەبێت بە ناوی ئەوەی کە دوو جێگر دەبێ هەبێت. برادرانی پارتی پێیان باش بوو کە ژمارە تێدا نەبوو، بەڵام ئێمە یەکێتی پێمان باش بوو کە ژمارە تێدا بێت و دوای ئەوەی کە یەکتر تێگەیشتین ڕێککەوتن لەسەر کە دەبێت دوو جێگرمان هەبێت. لە کۆبوونەوەکەی پەرلەمان بەشەیەک لە فراکسیۆنەکان دەنجیان بە یاساکە نەدا، بەتایبەت هەردوو فراکسیۆنی یەکگرتو و کۆمەڵی ئیسلامی. ئێمە دەنگمان نەدا بە کۆی یاساکە وە دژی هەموو ئەو بەرگەمادانەش بووین کە پێمان وابوو پێچەوانەی سیستەمی پەرلەمانیە. سەرۆکی هەرێم لە پەرلەمانەوە قابلی لێپرسینەوە بێ، قابلی موسائلە بێ، بەو هەموو دەسەڵاتەوە ناکرێ موسائلە و لێپرسینەوەی لێ نەکرێ. یاسای کاراکردنەوەی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە 8 مادە پێکاتوە بە گوێرەی یاساکە سەرۆکی هەرێمی کوردستان بە هەموو دەسەڵاتەکانی لە پەرلەمان هەڵدەبژێردرێت و سەرۆکی هەرێم دوو جێگری دەبێت و خۆی دەسەڵاتەکانیان بۆ دیاری دەکات. دوای زیاتر لە ساڵێک لە هەڵپەساردنی دامەزراوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان دوجار پەرلەمان بە یاسا ئەو دامەزراوەیی کاراکردەوە، بەڵام هێشتا بەشێک لە تێبینی لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان لەسەر سەرۆکایەتی هەرێم وە خۆیەتی زۆربەی لایەنەکان دەیانەوێت سیستەم لە هەرێمی کوردستان پەرلەمانی بێت و سەرۆکی هەرێم لەژێر چاودێری پەرلەمانی کوردستان بێت، واتە دەسەڵاتەکانی بەو شێوەیە نەبن و کەمتر بێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.